کارتی موچەی خانەنشینان کە بە کارتی زیرەک ناسراوە چارەنووسی بەنادیاری لە نێوان وەزارەتی دارایی و نووسینگەی جێگیری سەرۆکوەزیراندا ماوەتەوە. ناکۆکی و بۆچوونی جیاواز دروست بووە و بەو هۆیەوە پرۆژەکە لەلایەن وەزیری داراییەوە ڕاگیراوە. بە گوێرەی بەدواداچوونەکانی زووم پرۆژەی کارتی زیرەک لەلایەن کۆمپانیایەکەوە ئامادە کراوە، بەڵام نووسینگەی جێگیری سەرۆکوەزیران و وەزارەتی داراییش هەماهەنگیان هەبووە و ویستویانە جێبەجێ بکەن. بیرۆکەی پرۆژەکە لەوە سەرچاوی گرتووە کە کار ئاسانی بۆ خانەنشینان بکرێت و لە ڕێگەی کارتی زیرەکەوە و بە کاتێکی کەمتر موچەی خانەنشینان دابەش بکرێت. هەرچەندە وەزارەتی دارایی و نووسینگەی جێگیری سەرۆکوەزیران هاوڕان لەسەر گرنگی پرۆژەکە، بەڵام بۆچوونی جیاوازیان لەسەری هەیە و بۆ هۆیەشەوە وەزیری دارایی پرۆژەکەی ڕاگرتووە. ئەم پرۆژەیە لە کاتێکدا کەوتە بواری جێبەجێکردنەوە کە ئاڵۆزی لە پەیوەندیەکانی نێوان پارتی وەکێتیدا گەیشت بۆ ڕادەیەک، قوبات ساڵەبانی و تیمی یەکێتی بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان کردبوو. بە گوێرەی ئەو زانیاریانی کە زووم لە سەرچاوی جیاوازی وەزارەتی داراییەوە دەستی کەوتوون، ڕاگررتنی پرۆژەکە لەلایەن خودی وەزیری داراییەوە بووە و زیاد لە هۆکارێکیش بۆ ڕاگررتنی پرۆژەکە دەخرێتە ڕوو. لە هەنگاوی سەرەتادا داوا لەو کۆمپانیایە کراوە کە 100 کارتی زیرەک دروست بکەن وەکو تێست و تاقی بکرێتەوە. لەسەر بنەمای ئەو تاقیکردنەوەیە وەزارەت بڕیار لەبارەی جێبەجێکردنی پرۆژەکەەوە دەدات. زووم زانیاری دەستکەوتووە کە کۆمپانیاکە ویستویەتی زیاتر لە 80,000 کارتی زیرەک بۆ خانەنشینان دروست بکات و تا ئێستاش زیاتر لە 20,000 دروست کردووە. زۆربوونی کارتەکان گومانی لای وەزیری دارایی دروست کردووە و پێی وایە دروستکردنی هەزاران کارت بۆ ئەوەیە پرۆژەکە بەبێ تەندەر بکرێت بە ئەمری واقع و بدرێت بە کۆمپانیایەکی دیاریکراو. هەروەها وەزیری دارایی باسی ئەوەشی کردووە کە هیچ لەبارەی ئەو کۆمپانیایەوە نازانن کە کارتەکانی دروست کردووە. جگە لەوەش پرۆسەکە تەندەری دەوێت چونکە بودجەی پرۆژەکە زۆرە و ناتوانن بەبێ منافەسە بیدەن بە هیچ کۆمپانیایەک. وەزارەتی دارایی دەڵێت ئەوان بیرۆکەکەیان قبول بووە و سەرەتا ویستویانە لە ڕێگەی 100 کارتەوە پرۆسەکە تاقی بکەنەوە، نەوەکو 20,000 کارت. هەر لەسەر ئەم بابەتە وەزارەتی دارایی هانای بۆ تیمی ئایتی ئەنجومەنی وەزیران بردووە. ئایتی ئەنجومەنی وەزیران بە وەزارەتی دارایی گوتووە کارتی زیرەکی خانەنشینان لەگەڵ پرۆژەی هەژماری من یەک ناگرێتەوە کە لەلایەن سەرۆکوەزیرانەوە ڕاگەیەنراوە. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ یەکەم هەنگاوی پرۆژەی هەژماری من کەوتە کار. دەچن موچەی خۆیان بە شێوەیەکی ئەلکترۆنیک وەرەگرن. ئەمڕۆ کە دەستی پێکردووە وەکو نمونە بۆ 850 کەسە. بۆیش ماوەی 2 ساڵمان بۆی داناوە تاکو لەو ماوەیە هەم حکوومەت بتوانێت ئەو ژێرخانەی کە پێویستە لە دروستکردنی ATM-ە، لە دروستکردنی ئامێری خوێندنەوەی کارتە لە سەراسەری کوردستان ئەمانە جێگیر بکە. ئەوەی ئێمە پێمان کراوە کردومانەوە بەردەوامیش دەبین بۆ ئەوەی ئەم خزمەت گوزاریە بۆ هەموو خەڵکی کوردستان بگات و لە ئەنجامی کارەکانیشدا هیوادارم ئەو متمانەیە بۆ خەڵک دروست بێت و خەڵک زیاتر ڕوو لەو کەرتە بکەن و زیاتری سوودمەند. ئامانجمان ئەوەیە کە لە ماوەی 2 ساڵی داهاتوودا بتوانین زیاتر لە 1 ملیۆن موچەخۆری هەرێمی کوردستان بەشدار بن لەم پرۆژەیە. من پێم وایە کوردستان هەموو مستەلزەماتی هەیە بۆ ئەوەی ببێ بە ئابوووریەکی زۆر پێشکەوتوو. لەناو حکوومەت باسیەکەن فەرمانگەی ئایتی زیاتر ئیشەکە لە پێناوی ئەمە. سەرۆکی حکوومەت من وەزیرە هەندێک لە وەزیرە بەڕێزەکان باسیەکەین، بە فەخرەوە باسیەکەین. چالاکیەکانمان بەشێکی زۆریان لە چواردەوری مەوزوشتی دیجیتاڵیەوە ئەبینرێت. بایۆمەتریە، تۆماری کۆمپانیایە، UPN بۆ موچەخۆرانە، شێوازی وەرگرتنی موچە بۆ خانەنشینەکان هەمومان لە بیرمانە. پار زستان تووشی شەرمەزاریەک بووین وەکو حکوومەت کە ئەو کەسە دێرینانە، ئەو کەسە تێکۆشەرانە لەو سەرمایە وەستاون لە بەردەم بینایەکی سەقەت بە هەزار حاڵ حەقی خۆیان، ڕەنجی خۆیان وەربگرنەوە بە سیستە ئەبینی لە مۆڵەکان بە سیستەمێکی دیجیتاڵی، بە کارت، بە چێپ، بە بایۆمەتری خەڵک خانەنشینی خۆی وەرەگرێت. پرۆژەکەی مەسرور بارزانی پرۆژەکەی قوبات تاڵەبانی قوت دەدات.
سەرۆکوەزیران و جێگیری سەرۆکوەزیران هەریەکە و پرۆژەیەکی خۆیان هەیە. قوبات تاڵەبانی کارتی زیرەکی خانەنشینان و مەسرور بارزانیش هەژماری من. ئەوەی قوبات تاڵەبانی تەنها بۆ خانەنشینانە و ئەوەی مەسرور بارزانیش بۆ هەموو فەرمانبەرانە. تیمی ئایتی ئەنجومەنی وەزیران ئەو پەیامەیان بە وەزارەتی دارایی داوە کە کارتی زیرەکی خانەنشینان لەگەڵ پرۆژەی هەژماری من ناگونجێت لەبەرەوە بە ئەگەری زۆرەوە ڕەت دەکرێتەوە. زووم گەیشتووەتە ئەو ئەنجامەی کە نیەتێک هەیە بۆ ئەوەی ئەو لەوێت بدرێتە پرۆژەی هەژماری من و جێبەجێ بکرێت، چونکە لە وەزارەتی دارایی و تیمی ئایتی بۆ چوونێک هەیە کە پێیان وایە پرۆژەی هەژماری من فراوانترە و بۆ هەموو فەرمانبەرانە، بۆیە لا نابرێت بۆ پرۆژەیەکی بچووکتر لە خۆی. هەرچەندە دەگوترێت هەردوو پرۆژەی کارتی زیرەک و هەژماری من بۆ کار ئاسانی و خزمەتی فەرمانبەرانە، بەڵام لە کۆتاییدا خەرجی پرۆژەکە لە خانەنشینان و فەرمانبەران وەردەگیرێت. بە گوێرەی زانیاریەکانی زووم لە بەرامبەر دروستکردنی هەر کارتێکدا زیاتر لە 5,000 دینار لە خانەنشینان و فەرمانبەران وەردەگیرێت. ئاسوودە بن.